ئەمنم ئێستا لێرانە ئەمن بخۆمە هەتا باب مابوو بابی ڕەحمەتی بوو ئەنوەر بەگ بوو ئەوانە یارمەتی زۆریانەدام یعنی لە بۆ زۆر شتی زۆر هەولیاندا قەبرەکە بجێزنەوە قبولم نەکرد وتم وەسیەتی کردێ و دەبی لێرە بنێژرێ و لێرە بنێژرێ و تەوا قبولمان نەکرد ئەوەکەی بەس کەسی نەما یعنی ئەمە ماینە یعنی نەوەکانی ماینە نەوێ عەبدوڕەحمان کەریم بەجی نەوێ ڕەشید بەجی نەوێ نەوێ ئەوەی ساڵح بەگ بەخۆ منداڵی نەبوون ساڵح بەگ منداڵی نەبوون بێ لەوەی ئەو ئاردەی زۆر ئاردی دیکەشی داینە ئەو خافی تقریبا 5-6 ئاردی دیکەی لە ناو شەقلاوی لە ناو جەرجی شەقلاوی دایتە ئەو خافی بەخوا ئەوەل جار لەوێن دەربووین ڕاست بوو کە حکومەت هات لێرانە ئەو مزگەوتێ دروست کرد پێمان گوت مەلا عەزیزی گەورەم هینە قیبلە نامەمان هینە ئەومان هینە قیبلەکەیان وادانە دوایە ڕاستمان کردەوە دوایە ئێستا ئەوەش تەقریبی تەواو نییە تقریبی مەی لە خوارەکی دەوێت لە بۆ ئەو لای چکە قەدیمە ئەمە باب و باپیرەکانیمە یانگۆ جۆتە دار لە چێە قیبلەش لەوەیە جۆتە دارێ سەفینی یانگۆ جۆتە دار لە چێن دەرە قیبلەش لەوەیە جا ئەگەمە بین جۆتە دار تقریبەن ئەلێرەیە ئێستا جۆتە دار ئەلێرێ ئەوە مۆزوعەکە بۆ قیبلەکە گەنا ئێستاش تەواو الحەمدولیلا خەڵکەکە هەموو دیاریشە ئێستا وامان کردیە ینی ڕایەخەکان ینی بەرامبەری ئەوەینە قیبلەینە